پرسیار لە خاتو عایشاکەن رسول الله عليه الصلاة والسلام لە ماڵەوە چیە کرد؟ يعني كاتي ئێوە لە ماڵەوە بوون، طبعا صحابە ئەیانزانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە دەرەوە چی ئەکات، بە سیرە و بە ژیاننامەی ئاشنا بوون، ئەیانزانی کاروبارەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام لەگەڵ چیایە و بە چیەوە خەریکە، بەڵام مەراقیان بوو بیزانن لەگەڵ خێزانەکانیان چۆنە. لە ماڵەوە چی ئەکات؟ عائشة فەرمێت أنا في مهنة أهله، يعني في خدمة أهله، لخدمة خێزانەکانی خۆیان بوو. حتى پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هێندە خاکی بووە و هێندە هاوکاری خێزانەکانی خۆی کردووە، گسکی ناو ماڵەکەی داوە. ئێوە تەسەوورکەن پیاوێک خێزانەکەشی لە ماڵەوە گسک بات، لە کۆمەلگای کوردیا چی پێڵێن؟ هەزار شتی پێڵێن ملپان، پێڵێن ژنەکەی قاچی لەسەر قاچ دانا و پیاوەکەی ئیشەکات و سەی ئەم عیبەیەکە. ئێمە ناڵین ئەو ئافرەتانی کە پیاویان ئیستیغلال کردو بە کەیفی خۆیان لێ ئەخڕن، ئەوە ناڵین. پیاوەتی ڕجولەت ئەوەیە شتێکە جاری وایە بۆ خۆت ئاوێکە ڕێی خۆیت باشە، ئەو ناوماڵە شتێک بینی لەسەر و فەرشە کەوتووە لەسەر قەنەفەکە کەوتووە پیسە هەڵێگریتەوە، ئەو پیاوەتی ئەوە ڕجولەتە، نەک بەس بقیژێنی بەسەر ژنەکەی ئاژنەکە ئەم ماڵە بواە تۆش دەست هەیە قەیچێکە هاوکاری خێزانەکەی خۆت بە، ئەو پۆشاکی تۆیە تۆش پۆشاکی ئەویت. تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چۆتە ناو حەیوانەکانەوە مەڕی دۆشیوە، وشتری دۆشیوە، دوایی بە منجەڵە شیرەکەەوە هاتۆتەوە بۆ ماڵ، پەرداخ بە پەرداخ داوێتی بە خێزانەکانی خۆی. لە ڕێگادا چەند جار نعلەکەی پچراوە بۆ خۆی چاکی کردوێتەوە پینەی کردووە، جلوبەرگەکەی کە ئەدرا بۆ خۆی پینەی ئەکرد، بۆ خۆی ئەیدوریەوە. ئەوە ئەو پەڕی چاکەیە پیاوێک بیکا لەگەڵ خاو خێزانەکەی خۆیە. بۆیە ژیاننامەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەم شتانە بۆچی باسەکرێت؟ مامەڵەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم لەگەڵ خێزانەکانیە بۆ ئەوەی ئێمەش وەکو ئەو پیاو بین. خەیڕکم خەیڕکم لئەهلیه وأنا خەیڕکم لئەهلی. جوانترین پیاو ئەو پیاوەیە بتوانێت خۆشەویستی با بە خێزانەکەی و ماندووبوونی خێزانەکانی بەحەسێنێتەوە و بتوانێت هاوکاریان بێ لە دنیادا.